گۆڕانی کەشوهەوا کە پێویستمان بۆیە کە زیاتر شۆڤەی بابەتی گۆڕانی کەشوهەوا بکەین لەگەڵ دکتۆر مەهدی یعقوب کە پسپۆڕی نێودەوڵەتیە گفتوگۆکەین. کاکتۆر بفەرمووی بەخێراتی زۆر سپاس دەکەم. ئەم بابەتە چەند ساڵێکە زیاتر باسێکی گۆڕانی کەشوهەوا ئەگەر چەندەیەکی ڕابردوو باسکەین باسی بابەتی تیرۆر و بابەتی دۆخی ئەمنی جیان بەڵام ئێستا شتەکە بۆ بابەتی گۆڕانی کەشوهەوا بەفعلی ئێمە لە گۆڕانی کەشوهەوا بترسین بەجددی گۆڕانی کەشوهەوا دیاردەی ئەوەی کە پێوتری انحباسی حراری یعنی گەرمبوونی گۆی زەوی ئێستا گرفتێکی هەرە گەورەیە گرفتێکە کە هەموو جیهان پێ ئاڵودەیە گرفتێکە کاریگەری بۆ کۆی جیهان هەیە لە ڕاستیە ئەگەر ئێمە سەری مەسەڵەن مێژوو بکەین ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمیە کە ئێستا جەنابەت ئاماژەوە پێدا بوون منە کە ئێستا تێکڕای پلەی گەرمی بە شێوەیەکی گشتی 1.1 لە 2022 لە 2024 ئێستا 1.5 زیادی کردووە لە دوای شۆڕشی پیشەسازیەوە ئەم پلەی گەرمیە بەردەوام لە زیادبوونایە ئەگەر مەسەڵەن بۆ منە لە حەزای بکەیت منە لە پێش شۆڕشی ینی پیشەسازیەوە پلەی گەرمیەکان بۆ شێوەیە لە ئێستا زیادی کرد ئەوش بەهۆی چییە بەهۆی کۆمەڵێک هۆکار کە ئەتوانین بڵێن مرۆڤەکان هۆکارن بۆ ئەمە ڕاستی من ئەو بینی ینی ئاتێک هەیە کە فەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس يعني أو آتم هاتوا بير بهوي مروف كان واتوك ديادة طبيعية كان كمتين كاريجري يعني هي لمانيا أو كوا كاريجري لما مثلا درداني شيء أو غازاني كجناب أماشوا بيدابون منا أو غازانا بنهوي گەرمبوونی بەرگە هەوای زەوی کە ئەوانش گازی میثانن گازی دۆمەسیدی کاربۆنە و هەروە بەڕژەیەکی تریش گازی ئۆکسیدی نایترۆجین کە بە دەرەجەی یەکەم گازی دۆمەکسیدی کاربۆن لە چێوە دروستە بێ لەو دەردراوانەی کە لە مەسانع و معاملەکانەوە دەرەچێ مەسەڵەن بۆ نمونە لە سوتانی پەترۆڵ و نەوت و گاز و کاربۆن ینی فەحمەوە دەرەچێ. پێشکەوتنەکانی دنیا بەتایبەت پێشکەوتنی تەکنۆلۆژی و پیشەسازی هۆکارێکن بۆ ئەوەی کە ئیتر ئەوەندەی تر پیسبوونی ژینگەمان هەبێیان ئەکرێ ئەم پێشکەوتنانە بەتایبەت لە تەکنۆلۆژیا لە پیشەسازی هۆکارێ بن بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی گۆڕانی ئاو هەوا و پیسبوونی ژینگە. بەڵێ خۆی ئەگەر تێبینی بکەیت ئەو پێشکەوتنەی ئێستا هاتوۆتە بەرهەم لە ئەنجامی چێوێ لە ئەنجامی سوتاندنی وزەوەیە بە دەرەجەی یەکەم لە ئەنجامی سوتاندنی وزەوەیە سوتاندنی وزەش کە لە ماوەی ڕابردووە بریتی بوو لە نەوت و گاز بە دەرەجەی یەکەم هەروەها کە پیاڵن وەقودی ئەحفوری لەگەڵ هەڵوزە کە ئەمانە ناتجی چییە بەرهەمەکەی دۆکسیدی کاربۆن و میثانە لەگەڵ ئۆکسیدی نایترۆجین میثانیش تەمان بە زۆری لە چیە دروستە بێت لە پاشەڕۆی ئاژەڵەکانەوە بە تایبەتی ئەوانەی کە وڵاتانی زراعی ئەوانن ئەم تەکنۆلۆژی ئەم پێشکەوتن تەکنۆلۆژیای ئێستا کە هەیە لە ئەنجامی بەرەنجامی ئەو معامل و مەسانعانەی کەوا لە عالەمە بوونی هەیە جەناب ئاماژەت پێدا فەرمووت وڵاتانی گرێت ئەی مەسەڵەن ئەوانەی وڵاتانی جیبیست بۆ نمونە زۆرترین وڵاتانن کەوا چین کەوا معامل مەسانعیان تێدایە کەوا ئەو گازە بەرهەمێنن جگە لەوەش ئەو هەموو ئۆتۆمبیلێک لە جیهانە مەسەڵەن بوونی هەیە کە ئێستا بە ژمارەیان ملیۆنەها ئۆتۆمبیلە هەر بۆیشە ئەگەر تێبینی بکە یەکێک لە چاکسازیەکانی کە ئەم کۆڕبەندە مەسەڵەن ئاماژەی پێکا لە ساڵانی ڕابردوو لە ئێستاشە ئەوەیە کەوا جیهان بەرەوچی هەنگاو بنێ بەرەو سەرچاوی وزەی پاک وەکو سەرچاوی وزەی هەوا بۆ نمونە و هەروە سەرچاوی وزەی خۆر ینی باشە دکتۆر لە عێراق باز لە گۆڕانی کەشوواکە کاریگەریەکانێک کرێ دەکات کە عێراق زۆر وڵاتێکی پیشەسازی گەورە نییە ڕاستە بۆچی کاریگەریەکانی لەسەر وڵاتی کۆ عێراق دەرەکە بۆ نەهاوینی ئەم ساڵ چەند شارێکی گرمترین شاری جیهان بوون ئاوەکەی پیس بۆ ئاوی ژێرزەوی بۆ ینی عێراق ڕوبەڕووی ئەمە بۆ ئەگەر تێبینی بکەی دیاردەی گەرمبوونی گۆی زەوی ئێمە هەمومان لە گۆی زەوی ئاژین ینی تەسەوەرەکەم ئێستا لە ئێمە مەسەڵەن بە سنوور بڕهەیە مەسەڵەن بینی ئەردەن و عێراق و چۆچوانە بەڵام لە جیهانە ئەمە هەمی بێکەوەیە مەسەڵەن کاتێک کە زەوی هەمی گەرمە بێت ینی عێراقش گەرمە بێ ئێرانیش گەرمێ فڵانیش شۆنیش گەرمە بێ هەمووی بێکەوە گەرمە بێ چونکە ئەم پلەی گەرمیە ئەم غازانە چێتە ناو بەرگە هەوای زەوی کۆ بێتەوە ینی هەر بۆ نمونە 130 ئەو هەوایی ئەو دۆکسیدی کاربۆنی کاچێتە بەرگە هەوای زەویەوە لەلایەن ئاو ئەمژری ینی مەسەڵەن لە زەریا و دەریاکانە وای کردو ئێستا بۆ نمونە ترشەڵۆک دروست بووە ئەجا ینی مەبەستەکە لێرە ئەوەیە ئەو گازێک کە ئەسووتێنرێ بەسەر وڵاتی پێشکەوتوەکانە دوای جارێکی تر هەمیسانەوە دابارێتەوە لە ڕێی بارانەوە لە ڕێشتی ترەوە بەسەر خاچی عێراق و بەشەوانێ ڕاستە بەسەر لە شوێنێک و بە شوێنێکی تر مەسەڵەن جیاوازە ئەو وڵاتانی کە زیاتر بەسەڵەن وڵاتانی بوون پێشتر
لە ئاو نێزیک بوون بەهۆی بوونی سەوزایی ئەوانە کەمترین ئێستا کەمتر ینی لەسەران دەرەکەی بەڵام کاریگەری شوێنەوشەکان زیاتر دەرەکەت ئەگەر چی ئەوانش لە ڕاستیە کاریگەری هەیە مەسەڵەن بەڵام بە شێوازێکی بۆ سەر تاک چ کاریگەرێکی بەتایبەت دەگەل لە ڕووی ئابووری و باسیکەی کاریگەرێکی لەسەر گیرفانی خەڵک لەسەر داهاتی خەڵک لەسەر خەرجی لەسەر ژیانی تاک خۆی لە ڕاستیە کاریگەرەکە چۆنە کاریگەرەکە ئەتوانین بڵین بەسەر هەموو مجتەمەعاتەکانە هەیە هەموو کۆمەڵگاکانی سەرگۆی زەوی بە شێوەیەکی گشتی لە وڵاتانی پێشکەوتوو تا وڵاتانی دواکەوتوو لە وڵاتانی دواکەوتوو کاریگەرەکە زیاترە ئەی مەسەڵەن بۆ من نمونەیەک ببێنم مەسەڵەن وڵاتانی ئەمریکا بۆ نمونە ئەگەر سەری ویلایەتەکانی ئەمریکا بکەی بە شێوەیەکی عام تقریبا 140 لە ڕۆخی دەریاکان ئەژین یعنی بەرزبوونی پلەی گەرمی هۆکارەکە بۆچی بۆ ئەوەی کەوا سەهۆڵی بەستەڵکی باکوورەکە مەسەڵەن بتوێتەوە نییە ئێستا بۆ منە نزیکەی 45,000 کیلۆمەتری مربع لەو سەهۆڵە تواوەتەوە ئەوەش پلەی ئەویش ڕێژەی ئاوی بەرز کردوتەوە تقریبا نزیکەی 22 بە 23 سانتیم ئاوی بەرز کردوتەوە کە ئەمە بێتە هۆی چی ئەگەر سێریکەین ئەبێت هۆی دەستبووین لافاو بۆ مەسەڵەن لەم نزیکانە زام تەزانی لە کارۆلینا لە ولاتی کارۆلینا ئەمریکا ئەو ئاساری هێلیدا کە ڕوویدا ئەو گەردەلوودا لە ئیسپانیا لە ڤالەنسیا لەوانە ئەوڵاتانی کەوا لەسەر ڕۆخی ڕووبارەکان بە شێوەیەکی گشتی ئەمە کاریگەری لەسەر ئابووری وڵاتە هەیە کاریگەری لەسەر ئابووری تاکەکانیش هەیە چونکە هەر وڵاتەکە نییە ئەی تا وڵاتە چی پێکاتەوە لە تاکەکان پێکاتەوە یعنی مثل ئەوە بڵێم کەوا سەبر من ئەمریکا یعنی تقریبا مەزەنا کرێت لە 20 میلیارد دلار بۆ نزیکەی 100 میلیارد دلار یعنی هامشی ئەو زەرەری کەوا کەوتووە حتما چێ زیانی پێگەنێت تاکەکانە مثلا لە پاکستان بۆ بنەوەی لافاوە بە هەمان شێوە نزیکەی 33 میلیۆن لە وڵاتانی سعودی و ئەوە تا لێستە لە عێراق و کوردستان ژەبینی باش ئێمە لە هەرمی کوردستان لە چ دۆخیەکان زۆر مەترسیدارە بۆمان هێشتا کات ماوە بتوانین ڕوبەڕووی بینەوە ئەترێ حکوومەت و تاک بەڵێ خۆی ئەگەر تێبینی بکەین دەرکەوتنی ئەنی ئیفێکتەکان بڵێن کاریگەریەکانی لە شوێنە لافاو دروستە بێ نیە لە شوێنە بەعکسەوە جەفاف وشکە ساڵی دروستە بێ بۆچی وایە چونکە گۆڕانکاری دروستە بێت لە دابارینە مەسەن دابارین لە شوێنێک دروست هەیە لە شوێن داباری کەمترە بێ ئێمە وڵاتانین کەوە لەبەرێکە لە ڕۆخی دەریاکان و دوورین یان دابارین لە ئێمە زۆرە کەمە بێتەوە باواتایەکی تر وشکە ساڵی لای ئێمە لە زیادبوونە جناب تەزانی کە وشکە ساڵی کەم بوو ئەمە کاریگەری هەیە بەسەر چی بەسەر بەربوونی کشت و کاڵی کاریگەری هەیە بەسەر سەوزبوون یعنی مەسەلەن بۆ منە نزیکەی ئەگەر 40 ساڵێک 50 ساڵێک پێش سیرکەین هەر لە کوردستانی خۆمان کوردستانی باشوور سیرکەین ڕێژەی سەوزبوونی درەختی سروشتی وەکو دار بەڕوو ئەوانە زیاتر بوو لە ئێستا هێواش هەڵکشانەکەی بەرەوشک بوونەڕوە بۆی کەمپی دابارینەوە بەهۆی وشکبوونی زەویەوە سەرڕ ئەوەش دروستبوونی نەخۆشی و ئافاتی کشت و کاڵی زیادەکە مەسەڵەن لەگەڵەوەیە زۆر سپاس بۆ دکتۆر مەهدی یاعقوب سپۆری پەیوەندیێنەوە دەوڵەتەکان سپاس بەچاوڕوونێکی باشیان لەسەر گۆڕانی ڕاستی زۆر شتێ لەسەر ئەم بابەتە باسی بکەین بەڵام دیار دەرفەتەکە کەمە ینی ئینشەڵڵا کاتی تر زیاتر دەخانەکەم دە ڕۆژەشمانێ عەزەتینەوە زۆر سپاس سپاس بۆ زۆر سپاس بێگومان بابەتی گۆڕانی کەشوها بابەتێکە چەند ساڵێک لەسەر ئاستی جیهان هەوڵی دروستکردنی هاوپەیمانێتی ئۆروە تەحالفێکە دێ بۆی کاریگەریەکانی لەسەر جیهان کەم بکرێتەوە و دەرچوونەوە و سەرکەوتنی دۆناڵد ترەمپ بۆ سەرۆکایەتی ئەمریکا پێچێ ڕووداوێکی کاریگەر بێ لەسەر ئەو کۆڕبەندانی کە بەڕێوە چن و بەتایبەت دەرچوونی لە ڕێکەوتنی گۆڕانکاری کەشوهەوای پاریس کە لەسەر ئەو بنەمایە ئەم کۆڕبەندانەش ئەنجامەدرێن و ئەمریکاش نەحەقی نییە زۆرترین پارە باوە کۆڕبەندەکە بە وەڵام وڵاتانی وەکو چین و هندستان زۆرترین کاریگەریانە لەسەر پیسبوونی ژینگە بۆ هیوایی کە هەم ژینگەیەک و هەم ئابوووریەکی زۆر باشتان هەبێت.